ڕۆژی یەکشەمە بۆ یەکەم جار لە مێژوودا لە تورکیا خولی دووەمی هەڵبژاردن بەڕێوە دەچێت. دوای تاقیکردنەوەکان لە خولی یەکەمدا هەردوو ڕکابەر ئەردۆغان و کلدار ئۆغڵۆم گۆڕانکاریان کرد لە پەیام و هەڵوێست و هەروها بەڵێنەکانیان و پاشگەزبوونەوە لە هەندێک لە بەڵێنەکانیان. کلدار ئۆغڵۆم کە بۆ یەکەم کەس دوای دوودەیە ڕکابەرێکی سەختی ئەردۆغان بکات، هەرچەندە لە خولی یەکەمدا زۆرینەی دەنگەکانی بەدەستنێنە، بەڵام پێی وا بووە کە سەرکەوتنی تۆمار کردووە و ئەم سەرکەوتنە بە گەورەی ئەگوازێتەوە بۆ خولی دووەمی هەڵبژاردنەکان. هەر بۆیە گۆڕانکاری لە پەیامەکانی لە بەڵێنەکانی کردووە. دیارترینیان پاشگەز بۆتەوە لە بەڵێنەکانی بەرامبەر بە کورد. لە بەرامبەر ئەمەدا لایانی کوردی و هەروەها هەدەپە هەڵوێستی خۆی هەیە. لەسەر ئەم بابەتە ئەمێنینەوە گفتوگۆ ئەکەین لەگەڵ کاک ئازاد جۆڵە، چاودێری سیاسی کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانن. کاک ئازاد، سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. دیارە کلدار ئۆغڵۆ بە بیانووی پێکۆژیان و دیموکراسی و هەروەها دانان بە مافی کلتوری و سیاسی پشتگیری لە کورد کرد. لە ئێستادا لە بەڵێنەکانی پەشیمان بۆتەوە بەرامبەر بە پرسی کورد. جارێ با بزانین بۆچی لە بەڵێنەکانی پاشگەز بۆتەوە. سڵاو لە ئێوە لە بینەرانی خۆشەویست. لە ڕاستیدا ئەگەر دیقەت بکەیت لە وتارەکانی ئەردۆغانیش و کەمال کلیزدارۆغڵوش، یعنی لە سەرەتا بانگێشەکانیان جیاواز بوو، بە ڕاستەی جیاواز ئەویش کاردانەوەی پێکاتە و هاوپەیمانێتەکان و ئەو لایەنانەی کەوا لەگەڵیان نزیک بوونیان بۆ بەدەستهێنانی هەر لایەنێک پەیام و ئاراستەکانیان و دروشمەکانیان بەم ئاراستەیەدا دەبرد. بەڵام کاتێ خولی دووەم ئەنجامەکەی بەم شێوەیە بوو، بێگومان ئەمە شتێکی چاوەڕوان کراو بوو. لە خولی دووەمدا دروشمەکان دەگۆڕێن، ڕەنگە هاوپەیمانێتیەکان بگۆڕێن و بەرژەوەندەکانیش دەگۆڕێن. گۆڕانی دروشمەکان و ئەو بانگەشانەی کە دەیکەن هەردوو کاندیدی سەرۆک کە دەیکەن بە تاکید پەیوەستە بە ڕاشێشانی دەنگ و سۆزی پێکاتەکانی تر. بۆیە بەرزی و نزمی لە دروشمەکانیان لە پەیمانەکانیان دەبێ و زۆر جار دەبینین هاوپەیمانێتیەک دروست دەکرێت لەسەر ئەساسی ئەو هاوپەیمانێتیە دروشمەکان ڕێک دەخرێن، بەڵام دواتر ڕەنگە خەلەلێک پێوەتە هاوپەیمانێتیەکەوە یان بەرچاوڕوونێکیان دەبی لە خولی یەکەم لە مەسەلەی دەنگ بۆ بەدەستێنانی دەنجی زیاتر لە خولی دووەم ڕەنگە لە دروشمەکانیان گۆڕانکاری ڕوو بدە. ئەوەی کە بینیمان سەبارەت بە کەمال کلیزدار ئۆغڵو لە سەرەتا دروشمەکانی جۆرێک بوو، ئەو زۆر فۆکسی دەخستە سەر گەڕانەوەی ئاوارەکانی سووریا لە تورکیا کە ئەمە یەکێک بوو لە خواستەکانی شەقامی تورکی بۆ بەدەستێنانی ئەم دەنگانە کلیزدار ئۆغڵو ئەوەی کردێ دروشمێکی خۆی و خاڵی دووەمیشی بۆ بەدەستێنانی دەنجی هەدەپە کە هێزی سێمە لە تورکیا نەرمی دەنوان بەرامبەر بە کورد یان بە چارەسەرکردنی کێشەی کورد و بەڵێنی ئەوەی داکە پرسی چارەسەری کێشەی کورد بخاتە پەرلەمانەوە و لە پەرلەمان ئەم چارەسەری ئەم پرسە بکات. بەڵام کاتێکە خولی دووەم دێتە پێشەوە کاتێکە خولی دووەم دێتە پێشەوە دەبینیت دروشمەکە دەگۆڕێت. دروشمەکە بەم شێوەیە کاریگەری دەبێ. ئەو هەندێک ڕەخنە لە کەمال کلیزدار ئۆغڵوش گیرا بەوەی کەوە هاوپەیمانی لەگە کوردەکان کردووە. ئەم دروشمان ئەم کاریگەری ئەم لێدوانانەی ئەردۆغان زۆر کاریگەری هەبوو بەسە گۆڕینی دروشمەکانی کلیزدار ئۆغڵو کاتێک بانجی لە شەقامی تورکی و لە تونڕەوەکانی تورک دەکرد. سیر بکەن کەمال کلیزدار ئۆغڵو هاوپەیمانەتی لەگەڵ قەندیل کردووە، دەیەوێت بە دەنجی تیرۆریستەکان دەربچێ و دەیەوێت تورکیا پارچە پارچە بکە. واتە ئەردۆغان بۆ کەمکردنەوەی دەنجی ڕکابەرەکەی کە کلیزدار ئۆغڵوە بابەتێکی دەوروژان کەوا لە لای تورکەکان زۆر هەستیارە و زۆر پێوەی کاریگەرن. ئەمە وای لە کەمال کلیزدار ئۆغڵو کرد لە خولی دووەمدا بانگەشەی خولی دووەمیدا تۆزێک تەراجع لەم بابەتانە بکە و بە ئاشکراش ڕایگەیان کە گوتی ئێمە نامانەوێ دەمیرتاش و هەدەپە بانگێشە بۆ ئێمە بکەن یان بۆ کەمال کلیزدار ئۆغڵو بکەن بۆ سەرۆکایەتی کۆمەڵ بۆ پێی کە ئەگەر دەمیرتاش ژیان هەدەپە بانگێشە بکە ئەوە زیان دەکات. لەلایەکی تریشەوە ئەم گۆڕانکاری لە دروشمەی ئێستای کەمال کلیزدار ئۆغڵو هۆکارەکەی تریشی ئەوەیە مەسەلەی سینان ئۆغانە. سینان ئۆغان یەکێکە لە تونڕەوترین سەرکردەکانی تورکیا و تاکە مەرجیشی ئەوە بووە کە لەگەڵ هەر لایەکەن دابنیشی
دژ بن بەرامبەر بە کورد و چارەسەری پرسی کورد نەکەن و تونتر بن بەرامبەر بە قەزیەی کورد بۆیە چاوەڕوان کرابوو لەگەڵ ئەردۆغان دابنیشێ و ڕێک بکەوێ کەمتر پێشبینی دەکرا لەگەڵ کلکسدار ئۆغڵو ڕێک بکەون هەر وەکو بینیمان ڕێشش نەکەوتن ئەم دروشمەی کەمال کلکسدار ئۆغڵو جۆرێکە لە بەتاڵکردنەوەی ئەم داواکاریانەی سینان ئۆغانیش. بەڵێ کاک ئازاد بەڕێستان لەگەڵمان ئەمێننەوە دواتر بەرداوام ببین لە گفتوگۆکانمان. کاک ئازاد ئەمەوێ باس لە هەڵوێستی هەدەبە بکەم لە سەرتاوە ئەوان چ هیوایەکیان بە کلکدار ئۆغڵۆ هەبوو لەسەر چی هیوایەک ئەم هاوپەیمانی و پشگیریان کردووە ئەوان بۆ گەڕانەوەی کەمالیەکان بۆ یاخود لە دژی ئەردۆغان بووە. لە پرسیارەکە نەگەیشتم زۆر دەنگەکە خشەخشدە ببوورە کاک ئازاد دیارە کورد ئەزمموی لەگەڵ کەمالیەکان هەیە پێشتر لەگەڵ کەمال ئەتاتورک ئەزمموی پشگیریکردنی هەبوو لە دواییدا هەڵوێستی گۆڕاوە بەرامبەر با پرسی کورد ئەم جارەیان هەدەپا لەسەر چه هیوایەک پشگیری لە کەمال کلکدار ئۆغڵۆ کردووە تەنها لەسەر بابەتی ئەو بۆ کە دژی ئەردۆغان بێت یاخود گەڕانەوەی سیاسەتی کەمالیەکان. ئەگە تەنها لەسەر پرسی ئەوەی بێ کە دژایەتیبی بۆ ئەردۆغان بابەتێکی کەم نییە ئەوە دەهێنێ کورد هاوپەیمانەتی بکات لە دژی ئەردۆغان چونکە ئێمە لە 20 ساڵی ڕابردووی حکمی ئەردۆغان بینیمان چی بە کورد کرد یعنی لە سەردەمی عوسمانیەکان و بە درێژایی 80 ساڵی پێش ئەم 20 ساڵی ئەردۆغانیش ئەوەی کە بە کورد کراوە لەم 20 ساڵە ئەو 20 ساڵی کراوە لە 80 ساڵەکە ڕابردوو کەمتری پێکراوە بۆیە کورد حەقی خۆیەتی بە هەموو شێوەیەک هەوڵ بدە ئەردۆغان دەرنەچێتەوە چکە ئەزمونێکی خراپان لەگە ئەردۆغان هەیە ئەمە یەک دوو دیموکرات خوازەکانی تورکیا و علمانیەکانی تورکیا مافی خۆیانە بە هەموو شێوەیەک هەوڵی شکاندن و دۆڕاندنی ئەردۆغان بدەن چونکە ئەردۆغان لەسەر دوو تەوەر کاری کردووە یان بە دوو ئاڕاستە حکمی تورکیای کرد ئاڕاستەیەکی ئیسلامی تونڕەوانەی ئیخوانی کە بەرهەمهێنەری داعشە و هاوکارێکی بەردەوامی بەهێزی گروپە تیرۆریستی داعشیەکان و قاعیدە و نەسرە و ئەوانی ترا و لە هەمان کاتیشدا هاوپەیمانی سەرچێ لەگەڵ مەهەپا کە تۆندڕەوترین گروپی گورگەبۆرەکانن یان ئەرگەنەکۆنن لە تورکیا کەوا شۆڤینیترین گروپن لە تورکیا ئەمان دان بە هیچ جۆرێک بە بوونی کوردان ناهێنن نەک چارەسەری کێشەکانیان دواتر ئەگەڕێم وڵات زیاتر ئەو دوێنم لەسەر ئەو بابەتە بەرداوام ئەبین لە گفتوگۆکانمان لەگەڵ کاک ئازاد دەگەڕێمەوە لای تۆم کاک ئازاد دیارە ئەو بەڵێنانی کە کلکدار ئۆغڵۆ لی پەشیمان بۆ تەنها مەسەلە و پرسی کورد نییە ئەو لە سەر مەسەلەی قەیومەکانیش کە لە 2016 کاری پێدەکرێت و زۆربەی شارەوانەکان لایەن ئەوانەوە بەڕێوە دەبرێت لەسەر ئەو بەڵێنانەشی کەی بۆ لەسەر مەسەلەی قەیومەکان پاشگەز بۆتەوانێ ئەم بابەتیان ئەمە چ گۆڕانکاریەک لە هاوکێژەکە دروست دەکات ئەمانی بۆچی کردووە؟ لە ڕاستیدا ڕێکەوتنێکی نووسرا و یا گشتگیر لە نێوانی هەدەپە و کەمال کلکدار ئۆغڵو نەبوو بەقەد ئەوەی کە هەندێک لە پەیمان و هەندێک تێگەیشتن هەبوو لە نێوانیاندا بەڵام ئەم تێگەیشتنە لە نێوان هەدەپە و کەمال کلکدار ئۆغڵو نەچوو بووە قاڵبێکی فەرمی بە خاڵبەندی ئیمزا بکرێ و بڵاو بکرێتەوە و ئەمە نەبوو بەم شێوەیە نەبوو چونکە نەکەمال کلکدار ئۆغڵو دەیتوانانی ڕێکەوتنێکی ئەوها گشتگیری و بەواژە و بەمەڕاسیم لەگەڵ هەدەپە بکەوە نە هەدەپەش مەبەستی لەوەدا بوو چونکە هەدەپە لە ڕاستیدا بۆ پەرلەمان لیستی خۆی هەبوو دەنجی بۆ لیستەکەی خۆی بوو سەبارەت بە سەرۆک کۆمار هەدەپە لیستی نەبوو عنی کاندیدی نەبوو بۆ سەرۆک کۆمار ئەوان لە دەیانتوانی لە یان دەنگ نەدەن بایکۆتی سەرۆک کۆمار بکەن ئەمەش بێگومان ئەگەر کارێکی لەو بابەتیان بکرد باە هەر لە خولی یەکەم ئەردۆغان دەردەچوو واتە کاتێکە هەدەپە ڕایگەیان ئێمە دەنگ دەدەینە کەمال کلکدار ئۆغڵو بەم هەنگاوەی هەدەپە توانیان لە قۆناغی یەکەم لێدانێک لە ئەردۆغان بدەن نەهێڵن سەر بکەوی 50 زائید یەک بینی چونکە هەدەپە چونکە ئەردۆغان 49.9 هینا واتە نزیک بوو لەوەی کە 50 زائید یەک بینی لە خولی یەکەم دەربچی بەڵام بەم هەنگاوەی بەم هەڵوێستەی هەدەپە ئەو چووە خولی دووەم لا خولی دووەمدا ئاساییە ئەم حاڵەتانە ئەگەر ڕۆژ بدات چونکە هەدەپە هەموو خەونەکانی لەسەر کەمال کلکدار ئۆغڵو هەڵ نەچنی بوو و هیچ هاوپەیمانێتێکی استراتیژی و قوڵیان نییە هاوپەیمانەتیان بۆ پەرلەمانیش نییە هەر کەسە و بە لیستی خۆی بە هاوپەیمانەتی خۆیان دابەزین
بەڕێزان لەگەڵ کاک ئازاد چاودێری سیاسی بەردەوام ببین لە گفتوگۆکانمان. کاک ئازاد، ئەردۆغان کە دژی پرسی کووردا وا کەڵدار ئۆغڵۆ ئێستا لە بەڵێنەکانی کە بە کوردایی بوو پەشیمان بۆتەوانێ ئەوش دژی پرسی کووردا کە هەر کورد بێت لە تورکیا ئێستا هەڵبژاردننی سەرۆکۆمار هەڵبژاردن لە تورکیا چ سوودێکی بۆ کورد هەیە؟ گوێم لە دەنجی ئێوە نییە ببر نازم. باشە کاک ئازاد پرسیارەکەت بۆ دووبارە ئەەکەمەوە. ئەردۆغان دژی پرسی کووردا و کەمال کڵدار ئۆغڵۆ لە بانگەشەی هەڵبژاردن لە سەرەتاوە پشتگیری لە کورد کرد. کاک ئازاد ئەگەر گوێت لە منە ئاماژەیەکم بەرێ بۆی بزانم کە گوێت لە منە. دیارە لەگەڵ کاک ئازاد بەردەوام ببم لە گفتوگۆکانمان دوای ئەوەی کە ئەو کێشە تەکنیکیە تاو ئەبێت. دیارە تەوەری ئەم بابەتی کە لەگەڵ کاک ئازاد باسی ئەەکەین تایبەتە بەو بەڵێ کاک ئازاد بەڵێ ئەگەڕم لای کاک ئازاد. کاک ئازاد باسم لەوە کرد کە ئێمە ئەزانین ئەردۆغان دژی پرسی کووردە لە زۆر بابەت و زۆر لایەنەکانە و کڵدار ئۆغڵۆ لە بانگەشەی هەڵبژاردن ئاماژەی بۆدا کە ئەو بە بیانووی دیموکراسیت بە بیانووی پێکۆژیان پشتگیری لە دۆزی کورد ئەکات پشتگیری لە پرسی کورد ئەکات بەڵام لە ئێستادا لە بەڵێنەکانی پەشیمان بۆتەوانێم. ئێستا هەڵبژاردن لە تورکیا چ سوودێکی بۆ کورد ئەبێت کە هەردوو ڕکابەرەکە هەمان هەڵوێستیان هەیە بەرامبەر بە کورد؟ زۆر باش لە پرسیارەکە تێنەگەیشتم چکە سەوت زۆر خراپە. ئەوەندەی تێگەیشتە بم لە هەڵوێستی کاندیدەکان قسەت کرد. ئەگەر وابێ دروست بێ پرسیارەکە. بەڵێ کاک ئازاد فەرموو. بەڵێ سەبارەت بە پاشگەزبوونەوە لە بەڵێنەکان ئەمە چاوەڕوان کراوە، یعنی بە تایبەتی بۆ وڵاتێکی وەکو تورکیا سەبارەت بە قەزیەی کورد و ئەوەی کە ئێستا گۆڕانکاری کردووە ئەم هەڵبژاردنەی ئەم جارەی ئەم خولی 28 یاخود ئەم سەرۆکایەتی ئێستا لەبەر چەند سەبەبێک یەکەشیان ئەوەیە کە سیستەمی سیاسی لە تورکیا گۆڕاوە لە پەرلەمانی بۆ سەرۆکایەتی و خاڵێکی تریش ئەوەیە کە ئێستا کۆمەلگای نێودەوڵەتیش و بەشێک زۆر لە گەلانی تورکیا هاتوونەتە سە ئەو ڕای ئیتر کۆتایی بە 20 ساڵەی دەسەڵاتی ئەردۆغان و ئاکپارتی بهێنن چونکە لە ژێرسایی ئەم دەسەڵات و ئەم حکومڕانیدا تورکیا زۆر پاشەکشەی کرد پاشەکشەی کرد لە پەیوەندی دیبلۆماسی وڵاتان پاشەکشەی کرد بۆ دواڕۆژێکی زۆر تاریک و نادیار سەبارەت بە ئەندامبوونیان لە یەکێتی ئەوروپا و پاشەکشەی کرد لە غەرب و دەتوانین بڵێن سەبارەت بە ناتۆش ئێستا گومانێکی زۆری لەسەر هەیە کە قسە لەسەر تەنانەت دەرکردنی تورکیاش بکرێت لە ناتۆ. ئەنجا ئەمە جیا لە مەسەلەی داڕوخانی ئابووری تورکیا جیا لە بەرتەسەکردنەوەی دیموکراسی و پێشێلکردنی مافی مرۆڤ لە تورکیا ئەوە لە کاتێکدا ئەوە لەبیر نەچێت تورکیا خۆی کۆمەلگایەکی ئەلمانین و دەستورەکە دەستورێکی ئەلمانیە بەڵام ئەمانە دەسەڵاتێکی ئیخوانین و بەعقلێتێکی ئیخوانی تونڕەوەوە هەڵسوکەوت دەکەن. بۆیە هەموو ئەمانە وای کردووە ینی زەرورەت و گۆڕانکاری سیستەمی سیاسی لە تورکیا ببێتە بابەتێکی حتمی. سەبارەت بەم دوو کاندیدە لە ڕاستیدا ئەردۆغان ئەوەی کە کێشەیە لە تورکیا و بۆ گۆڕینی سیستەمەکە و بۆ ئەم پرۆسی هەڵبژاردنەش مەسلەی دەوڵەتی قوڵە لە تورکیا ئێستا ئاکپارتی و ئەردۆغان خاوەنی دەوڵەتی قوڵن لە تورکیا هەر جمگەیەکی دەسەڵات لە تورکیا تۆ بیگریەبەر سەیرەکەی ئەردۆغان کۆنتترۆلی کردووە ئاکپارتی کۆنتترۆلی کردووە هەر لە پەرلەمان لە سەرۆکایەتی لە دادگاکان لە کۆمیسیۆن لە شارەوانیەکان لە سەرباز لە میت لە هەموو دەستگاکان هەمووی تەندراوە بە میت و بە ئەخوانیەکان و بە پیاوی ئەردۆغان. بۆیە گۆڕانکاری لەم سیستەمەدا ئاسان نییە پێویستی بەوەیە زیاتر گەلانی تورکیا بێنە سەرخەت بۆ گۆڕانکاری لەم سیستەمە و ئەو بابەتی تەزویر و فرتوفێڵ و بەکارهێنانی ئامرازەکانی دەوڵەت بۆ بانگشی هەڵبژاردن بۆ پرۆسی هەڵبژاردن ئەمە پێویستە نەهێڵدێ و بەرتەسک بکرێتەوە و بۆ ئەمەش پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی بێتە سەرخەت. لە ڕاستیدا ئەوەی تا ئێستا لە هەڵبژاردنەکان لە تورکیا کراوە دەوڵەت بێلایەن نەبووە دامەزراوەکان بێلایەن نەبوون و پێشێلکاری زۆر کراوە و تەزویر و فرتوفێڵی زۆر کراوە. ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە ئەردۆغان خول لە دوای خول ئەم سەرکەوتن بێنێ لەگەڵ ئەوەی لە 2002 تاوەکو ئێستا ئەو هەڵبژاردنانەی کە کراون ئاکپارتی خول لە دوای خول دەنجی کەمی کردووە بەمەی ئێستاش کە لە هەمویان کەمترە واتە دەنجی کەمی کردووە بەڵام تا ئێستاش گومانی ئەوە دەکرێت لەم ئەم جارش هەر ببێتەوە سەرۆک کۆمار
ڕەنگە کاردانەوەکانی ئەم جاریان تونتر بێ چونکە ڕەنگە لە دوای وێزگەی تەمەنی بی بۆ مەسەری حکومڕانی هەم سەحەتی و تەمەنی ڕێگەی نەدا دوای ئەو 5 ساڵی تر و هەم گۆڕانکاریەکانیش پەلەتر بکەن لە گۆڕینی ئەم سیستەمەی سیاسی تورکیا بۆیە ئەردۆغان خوازیاری ئەوەیە لەم هەڵبژارنەدا کە دەسەڵات بگرێتەوە دەست لە ماوەی ئەو 5 ساڵی داهاتوودا هەموو ئەجنداکانی جێبەجێ بکە من پێم وایە ئازادیەکان بەرتەسکتر دەبن دیموکراسی کەمتر ینی نامێنێ زیاتر خۆسەپێنی دەبێ و قەزیەی کورد بەرەو پاشەکشە دەچێ شەڕ و ئاژاوە زیاتر لە ناوخۆ دەست پێ دەکاتەوە و دژمنکاریەکانی و مداخەلەکانی ئەردۆغان و ئاکپارتی و دەوڵەتی تورکیا سەبارەت بە باشووری کوردستان و بە ڕۆژاوی کوردستان توندوتیژی تر و پلان و بەرنامەی تر لە خۆ دەگرێ لە داهاتوودا ڕەنگە ئەمانە زیاتر بەرچاو ڕوونیمان هەبێت لە سەرمانە. کاک ئازادۆڵا چاودێری سیاسی کاک ئازادۆڵا چاودێری سیاسی جارێکە سوپاس بۆ ئامادەبوونێت.